بەڵام بەداخەوە دەبێ شەهادە درێبەست لەگەڵ بوون بە هەمیشی لە ئەرکدا هاوبەشین لە ئەرکدا هاوبەشین لە ئەرکدا هاوبەشین لە ئەرکدا هاوبەشین ماندوونە بوو خۆراگریتان لێبێت ئەمڕۆ بۆ هەفتەی دووەمە لەسەر یەک بەردەوامی لە خۆپیشاندان و ناڕزایی هاتووینە سەر شەقام و داوای ڕاستکردنەوەی ئەو هەڵە یاسایانە دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان جیاکاری و چینایەتی خستووەتە نێوان فەرمانبەران ئەمە وێڕای ئەوەی کە ئێمەی فەرمانبەرانی گرێبەست بە هەمان شێوازی فەرمانبەرانی هەمیشەی کارەکانمان ڕایی دەکەین و بە شێوازێکی لێ نەبڕاوانە و دڵسۆزانە دەوامی ئاسایی و یاسایی خۆمان دەکەین بەڵام حکوومەت ناوی گرێبەست بۆ داتاشیوین و بێبەشی کردوین لەو ماف و ئیمتیازاتانەی کە فەرمانبەرانی هەمیشەی هەیەە بۆیە داوا دەکەین چی زووترە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم زوڵمە بوەسێنێت و بەپەلە و بە زمانێکی یاساییانە بڕیار بدات بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست و هەموو فەرمانبەران بێ جیاوازی لە چوارچێوەی یاسای ڕێکاری فەرمانبەران کۆ بکاتەوە و تەواوی خزمەتی ساڵانی ڕابردوو بۆ فەرمانبەرانی گرێبەست هەژمار بکات لەگەڵ ڕێزدا هاوبەشین لە ئەرکدا هاوبەشین لە ئەرکدا هاوبەشین هەمیشەیی